بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکارەکانی دواکەوتنی موچە لێکەوتەکانی لەسەر خەڵک و بازار هەروەها نادیاری داهاتی نەوت و ناوخۆی هەرێمیش دەکەین. دیارە عێراق بە پێی زانێنێک هەیە کە بڕیاری داوە جگەلەوەی کە 761 میلیارد دینار بۆ موچەی مانگی دەر لە ماوەی هەفتەی ڕابردوو گەشتووە، بڕیاری داوە 430 میلیاری دیکەش تەرخان بکرێ بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی کە هەیە و پێی قسەی بریکاری وەزارەتی دارایی عێراقیش بێت لە کۆتایی ئەم هەفتەی بە قسەیەوە بێت 759 میلیارد دیناری دیکە بۆ موچەی مانگی 11 دەنێردرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی دواکەوتنی موچە هۆکارەکانی بۆ داهاتی ناوخۆنەوتیش چی لێ دەکرێت و باز لەو شەرقسەیەش دەکەین کە لە بینی بریکاری وەزارەتی دارایی عێراق لە پشتی پارتی و وەزارەتی دارایی هەرێم دروست بوو لەسەر پرسی موچە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر نەبەردکەریم پسپۆڕیژی مێریاری و دارایی و ئومێد محەممەد ساڵح ڕۆژنامەنووس و ئەندامی دەستەی داکۆکی لە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی قسە لەسەرم پرسان دەکەین. بەخێربێن سوپاسیان بەدەبوونتان دەکەین. کاکتۆر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هەفتا ڕۆژە موچە دابەش نەکراوە سەبارەت بە هۆکارەکانی دواکەوتنی موچە هۆکارەکان دارایین ئەوەیە کە کورتێنان هەبێ یاخود هۆکارەکان سیاسین و سزادانی خەڵکە ئەو دواکەوتنە. بەناوی خۆی گەورە و بەخشندە شەوی ئێوە بینەرانتان باش. سەرەتا پێم خۆشە زۆر پیرۆزبایی لە جەنابەت بکەم بۆی بەدەستهێنانی و خەڵاتەی کە وەکو یەک لە باشترین ڕۆژنامەنووسەکانی 2024 لەسەر ئاستی هەرێم بەدەستهێناوە. سەبارەت بە پرسیارەکات هۆکاری دواکەوتنی موچە و پاڵنەرەکانی هۆکاری دواکەوتنی موچە ئەتوانین زیاتر بڵین بوعدە سیاسیەکەی زۆر زاڵترە بەسەر بوعدە ئابووری و دارایی و یاسایی و کارگەڕێکەکەیدا. لەسەر بنەمایی چی ئەم قسەیە توانین بڵێین ئەوی شەوەتانێک کە ئێمە لەم ساڵدا بڕیارێکی مەحکەمەی فیدراڵیمان هەیە کە حکوومەتی عێراقی و بە تایبەتی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی ملزم کردووە بەوەی کەسی ڕۆژجارێ هاوشێوەی 15 پارێزگاکەی تری حکوومەتی عێراقی هەرێمی کوردستانیش و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەیان بۆ تەمویل بکرێت و موچەکەیان دابەش بکرێت تا ئەو دەمەی کە بابەتی بەنیشتیمانیکردن واتە تەوتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواوە بێ. کەوابوو ئێمە گەین بەو قەناعەتەی کە ئەمە بوعدە یاسایی و کارگێڕەکەی تێپەڕاندووە و بوعدە مالیەکەش و دارایەکەشی تێپەڕاندووە چونکە حکوومەتی عێراقی خاوەنی ئەو سیوی لە نەقدیەیە کە بتوانێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە. ئەوەی کە ئەمێنێتەوە فاکتەرە سیاسیەکە کە ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا چونکە هەرێمی کوردستان هەمیشە بۆ تەواوی مەشاکیلەکانی پشتی بە بەند و یاسا قانون و دەستوریەکان نەبەستووە بەڵکو و پشتی بە ئیتیفاقیە سیاسی و هەتا ئیتیفاقیە شخصیەکان بەستووە. بۆیە ئەمە هەمیشە هۆکارێک بووە بۆەوەی کە حکوومەتی عێراقی یان دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی هەمیشە چەکی قانون و دەستور بەکاربێنەوە بۆەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە هەر کێشمەکێشمێکیانە بێت یەکەم چەک یەکەم هەنگاو کە بیگرنە بەر مەسائلە دارایی و مالیەکەیەتی. بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە تاوەکو ئێستا موفق نەبوونە لەوەی کە بتوانن سیستەمێکی دارایی یان کارگێڕی دارایی بەتایبەتی لە سێکتەری موچە بە شێوازێکی پاک و پوخت دروست بکەن هەر کاتێک کە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەگەشتن بە ئیتفاقیە کە حکوومەتی عێراقی پشت بەو لیستە بەستێ حکوومەتی هەرێمی کوردستان تووشی ئیشکالاتێک نەبێت. لە سەرەتادا کاتێک کە لەم ساڵدا حکوومەتی عێراقی داوای لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی کردووە یەکەم بەریەککەوتنی لەگەڵ لیستێکا بووە کە بەڕاستی فەزاحەتی وایەتیا بووە سەرباری هەموو فەزاحەتەکان کە لە عێراقا هەیەوانی هەرێمی کوردستان ئیبداع و دایانانی تیاکرا بوو. یعنی تۆ 850 بۆ 900 کەست بە پلەی وەزیر و ڕاوێشکار و بەڕێوەبەری گشتی خانشین کردووە بەشێکی زۆری یەک ڕۆژ وەزیفەی نەبینیوە. کاتێکمە لەناو قائیمی ڕاتبە ئەبێ کاتێک لەناو لیستی ڕاتبە ئەبێت و حکوومەتی عێراقی لە ڕێگەی لیژنەی وردبینی چاودێری دارایی حکوومەتی عێراق وەزارەتی دارایی و چاودێری وردبینی ئەم لیستانە کاگاتە و فەزاحەتانە یەکەم ئیش کە بیکاتەوی شەوەتانێت تاخیرکردنی تەمویلکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. بۆیە ئەمە بوعدێکیان کە هەرێمی کوردستان خۆی بەرپرسیار بوو. بەسکەوتو لە ناوخۆ کە ئێستا دەمێکە و 761 میلیارە گەشت بۆ مانگی دە کە دابەشی ناکەن سزادانی خەڵکە دەسەڵاتدارن کە دابەشی ناکەن دابەش نەکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک ئەکەوێتە سەرەوەی کە ئەم دەسەڵاتە بە تەواویمانە کار بۆ ئەوە ئەکات کە
ئەمە زۆر گرنگە کە وڵاتیانی ئێمە لێی تێبگا. طبعا کاک حەکیم لە سەرەتای ڕاگررتنی هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستانەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەبوایە ئاهەنگ و شایان بکردایە چونکە مەسئولیاتی دابینکردنی بودجەی موچەیان لە کۆڵ بوویەوە. کاتێک مەسئولیاتی دابینکردنی بودجەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کۆڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بووە دەرگایەک بۆ ئەوەی کە ئەوان زیاتر دەست بەسەر داهات و قوتی وڵاتیانی هەرێمی کوردستانە بگرن. واتە بۆ نمونە لە ماوەکانی زیاتر بوو گەندەڵێکە زیاتر دەرگاکە وڵاترە بێتە نزیکە بێتەوە لە ساڵێک و نزیکەی 8 مانگە کە هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستان وەستێنراوە لەلایەن حکومەتی عێراقیەوە بە تەنیشتیەوە حکومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 350,000 بەرمیل نەوت لە ڕێگەی قاچاقەوە هەناردە ئەکا تەنها 50,000یان بۆ دابینکردنی مەسفاکانی ناوخۆی بۆی کە تەحویلیکەن بۆ بنزین و باقی مشتقاتەکانی تری. بۆیە کاتێک بەرپرسیارەتی دابینکردنی موچە لە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان نامێنێتەوە ئەو داهاتەشی کە هەیە حکومەتی هەرێمی کوردستان ئەوێ دەستی بەسەرا بگرێت. بە باشترین نمونە ئێمە لە نزیکەی 2 هەفتەیە 761 ملیارد ناری عراقی هاتووە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و جگەلەوە داهاتێکی نانەوتی چەند مانگە لەبەردەستی حکومەتی هەرێمی کوردستانە چونکە بەپێی داتاکان تا مانگی 5 داهاتی نانەوتی ڕادستی حکومەتی عراقی کراوەکەەوە بوو لە مانگی 5ەوە تاوەکو ئێسەوە مانگی ئێمە لە مانگی 12 نزیکەی بۆ 5 مانگ بۆ 6 مانگە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە یعنی بارتەقای ئەوە نییە کە 235 ملیار بخەنە سەر ئەم 761 ملیارە و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێداوین بکەن. بۆیە بە ئەنقەست دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستان ئامان گیانە 1 دیناری بودجەی موچە لە ئەستۆی هەرێمی کوردستان نەبێ بەڵکو تەواوی بۆ نمونە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بخەنە سەر ئەستۆی حکومەتی عێراقی. بەڵێ سوپاس دەکەم کاکومێ جەنابش بەخێر بێ بەڕاستی بزانە سەر دواکەوتنی موچە و بێدەنگی دەسەڵاتدارانیش زاچی لە لێرە بێ لە سلێمانی لانی کێتی و چ لە هەولێر بێ و سەردانی بڵێن سەرۆکی حکومەتی ماوە بەسەر تووشە بوو بۆ ئیمارات بۆ بەحرێن لەم بارودۆخەدا بۆ قسەیەکیانی لەسەر موچە لەسەر دواکەوتنی سێکیانی لەسەر داهاتی ناوخۆنەوە چی لێ دەکەن؟ بەناوی خۆی بەخشندی میهرەبان سڵاو لە بەڕێستان و بەڕێز کاک دوکتۆر و سەرجەم بینە بەڕێزەکانی کەناڵی پەیام. ڕاستیە ئەوان بەکردەوە وەڵامی خەڵکیان داوەتەوە بۆیە پێویستیان بە قسەنی لەسەر موچە بیکەن. کردەوەکە چییە؟ کردەوە کەژەوەی کە دەستیان گرتووە بەسەر موچەی خەڵکە بەسەر داهات و بەسەر قوتی خەڵکە ئەوەیە کە چۆنێکیان پێ بکرێ هەرچنێک لە بەریان بڕوە ئەوان ئامادەنین 1 دینار لە داهاتی ناوخۆ بخەنە سەر ئەو پارەی کە لە بەغداوە هاتۆ بەدرێ بە موچەخۆر. بۆیە ئەوان بێدەربەسن لە ڕاستیە کاتی خۆی یەکێکیان بەرپرسە لە نزیینەکانیانەوە لە بەرپرسەکانیانەوە ئەمان بە تایبەتی ئەوە پارتی و ئەم شەریکە بەشانشی کە ئێستا بەڕاستی گۆڕانیش و یەکێتیش و ئەو لە تەی کاکە حەمەش هەر لە حکوومەتەکە هەرماوە ئەوان کە پێکێنەری سەرکی حکوومەتەکەن هەمان سیاسەتەگر نەبەر کە وتەیەکی عەربی هەیە چەندێ جوان نییە بەس ئەڵێ ینی جوع کەلبەک یەتبعک ئەو کاتی خۆی سەرۆقادر ینی بە ئاشکراوەتی میلەت ئاوهایە وەکو سەگ و هەیە برسی بگە تەبەن من ئەو قسەیە بەرامبەر میلەتی بەڕێز و ئازیزی خۆمان نایکەم ئەو قسەی ئەو ئەگەڕمەوە کە ئەو ئەڵێ میلەتەکەت برسی کە شوێنتەکەیە بە هەمان شێوەی هینی هەیە بە هەمان شێوەی سیفەتی سەگی هەیە. ئەوان بەم سیاسەتە مامەڵا و بەم فەلسەفەیە مامەڵە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستاناکەن. بۆیە مامەڵەی مرۆڤی ئاسایی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە ناکەن. ئەوان بەلای کەمەوە ئەگەر مامەڵەی مرۆڤیش لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بکەن مامەڵەی مرۆڤێکی پلەدوو و خوار پلەدووی بۆکەن مامەڵەی بارمتەی بۆکەن مامەڵەی کۆیلەی بۆ ئەکەن مامەڵەی دیلی جەنگی بۆ ئەکەن. ئەوان بە هیچ شێوەیەک مامەڵەی مرۆڤێکی ئاسایی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ناکەن. بۆیە هیچ دەربەز نین حەقیش بە خەیاڵیان هەنایە زۆریش بێباکن لەوەی کە موچە لە بەغداوە بێیان نەیە و ئەوەن کۆمەڵێ پاسا و ینی بەڕاستی خەڵکێکی خۆیان پێچەواشە کردو بەداخەوە بە تایبەتی تووتیەکانیان و کۆیلەکانیان و خەڵکێکە بە ئاوازی ئەوان هەڵەپەڕێ یا گۆرانی بۆ لەیلای ئەوان ئەڵێ بەداخەوە ئەوە ئێڵێن ئێوە بە خەڵکی کوردستان ئەڵێن ئێوە وەتانوت نەوت تەسلیم کەن بە بەغا موچە دێ
ئەوەتان نەوتیش تەسلیم کراوە و موچە نایەدەوە ساڵێک و هەشت مانگ و شتێکیش ینی تقریبن هەشت مانگ زیاترە ساڵێک هەشت مانگ زیاترە لە کاتێکە ئەم ساڵ و هەشت مانگە تا ئێستا حکوومەتی عێراقی یەک بەرمیل لەو نەوتەی بەدەست نەگەیشتووە پێی نەدراوە ینی وەکو چۆنە ڕادەست نەکراوە هەر هەمووی ئەمان ئەو نەوتە ئێستاش بە قاچاقی فرۆشن بە بەدیارچاوی هەموو دنیاوە لە ڕێگای ئێرانەوە ئەڕوا لە ڕێگای تورکیاوە ئەڕوا و داهاتەکەشی تەنها خۆیان نەبێت کەس نازانێت لەکوێیە بەڵام ئیتر خۆ ئەم داهاتە دیارە کە بەشێکی بۆ کڕینی ویژدانی خەڵکو و کڕینی وەکو بڵین ئینتیمای خەڵک و بەڕاستی بۆ کڕینی خەڵکێکە کە خۆی هەرزان فرۆش کرد بەدەزەمە دەسەڵاتەوە بەشێکیشی ئەوەیە کە ماڵی گشتی پێتاڵانەکەن و تا بەناویەوە بەرهێنانەوە کۆمەڵی پارە سپیکردنەوە بەشێکی سپیەکەنەوە بەشێکیشی تاوان بۆ سەیران و سەفا و بۆ ڕابواردن و بۆ عینەکانی خۆیانەوە بەشێکیشی ئەخرێتە بانکەکانەوە لە بانکەکانی دنیاە بۆ بەرهێنانی پێیەکەن و سوودەکەی وەرەگرن و فایدەکەی وەرەگرن بۆیە ئەم دەسەڵاتە بۆیە بێدەنگە بەکردەوە سەلماندوێتی وەڵامی ئەم میلەتەی داوەتەوە چاوەڕی موچە نەبن لای ئێمە چووکم ئەم هەرێم ئەوەی کە بەندە تێیگەیشتم نایوێ ئەو دەرگایە بکاتەوە لە پارەی داهاتی ناوخۆ بخاتە سەر ئەو موچەی کە لە بەغداوەیە لە کاتێکاوە چەند ڕۆژە ئەو 161 ملیارە هاتووە یەکەم جار هەوتی وەری ناگرین ئێستا کە هاتووە وەری گرتووە زەوتی کردووە و دەستی گرتووە بەسەرە و ئەو پارێش کە ئێستا من دەستی گرتووە بەسەرە باوەڕتان بێ مامەڵی پێوەکە ڕۆژانە مامەڵی پێوەکە ڕۆژانە قازانجی لەکە بۆ نمونە جەنابی کەوتۆر ینی شارەزاترە ئەو کۆچۆنەڵی بەندەژە ژمێریانیم تاو کرد بەڵام دکتۆرایان هەیە ڕۆژێک ئەو پارە مەڕاستی ئەو پارە مۆڵە ئەو پارە قەبەیە ڕۆژێک لە بانک قابمێنێتەوە قازانجێکی زۆرەکە بۆیە هەتا لە بری بڕوا هەتا پارەی دەستکەوێت ئەو بۆیە دەربەز نیە و قازانجی پێوەکە و بەرهێنانی پێوەکە بۆیە هیچ گرفتێک نییە بەلایەوە خەڵکی هەرێمی کوردستان بژی نەژی پارەی هەبێ نەی بێ قەرزار بێ قەرزار نەبێ ماڵوێران بێ ینی کرێکی بێ ڕەنجەڕۆ بێ ینی هەرچی ماڵوێرانی بەسەریا بێ و گرنگ نییە گرنگەوەی ئەو قازانج بکە باشە دوای سەر لێکەوتێ لەسەر پرۆسی خوێندن فەرمانگەکان و بازاڕی تێمەخزن کاکتۆر سەبارەت بە موچەی مانگی بڵێنەوەی کە مانگی دەگەشت و 761 ملیار وایە بەڵێ ئەو تاواکاری کە بڕیارەندا بۆی بگوازنەوە 430 ملیارەکە بۆ هەر سێ مانگەکەیە ینی هەر لە پشکی هەریم گوازراوەتەوە بۆ هەر سێ مانگەکەیە موچەکە نافۆتێ بڵێن ئەو سێ مانگە طبعا سەبارەت بە موچەی مانگی 2 و 11 و 12 خۆشبەختانە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستانی مولزەم کرد بەوەی کە ئامادە نییە هەر سێ 761 ملیارەکە یان 760 ملیارەکە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دوو موچەی پێدابین کات و موچەیەکی پاشەکەوتکە یعنیەوان دەیانویست بەس دوو موچە دابشکە بەس دوو موچە دابش بکەن بەو سێ موچەیە موچەیەکیان پاشەکەوت بێ یان بڕاتە ساڵی تازە و دیسان و لە کۆتایە مانگێکی تر پاشەکەوت بکرێ بۆیە حکوومەتی عێراقی ئاماژەی بەوە کردووە موچەی مانگی دەبێت تەواو بکرێت دوای ئەوە موچەی مانگی 11 ئەو پشکەی بۆ نێرێ دوای ئەوەی کە ئەمان نیازی حکوومەتی عێراقییان زانی حکوومەتی هەرێمی کوردستان هەستا داوای مناقلەیەکی کرد لە بودجەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانەوە بۆ بودجەی تەشغیلی بۆ بودجەی بەکاربەر ئێمە لە قانونی موازنە حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی 15 پارێزگاکەی تر بودجەکەی پێکاتووە لە بودجەی وەبەرهێنان و بودجەی بەکاربەر ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان هاتووە بۆم 12 مانگە تەنها بودجەی بەکاربەر واتە موازنەی تەشغیلی بەڵام بودجەی موازنەی ئیستثماری واتە بودجەی وەبەرهێنانی بۆ نەهاتوو ڕاستنەکردنەوەتەوە نهاتوو بەڵێ بۆ ڕاستنەکردنەوەتەوە بۆیە کە حکوومەتی هەرێمی کوردستان اتفاقی لەگەڵ اتفاقەکانە ڕاستگۆ نەبووە بۆیە وەزارەتی دارایی لە ڕێگەی لیجانەکانی خۆیەوە داوای لە حکوومەتی عێراقی کردووە کە مناقلەیەکی بۆ بکات لە بودجەی وەبەرهێنانەوە بۆ بودجەی بەکاربەر هەتا ئێمە ئاگامان لێبوو لە کۆتا دانیشتنی محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەن وەزیرانی حکوومەتی عێراقی لە پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کرد کە بە هیچ شێوەیەک مناقلە بۆ هەرێمی کوردستان ناکرێت لە بودجەی وەبەرهێنانە بۆ بودجەی بەکاربەر بەڵام لە پشتی کەوالیسەوە کۆمەڵێکی اتفاقاتی تر دروست بووە خۆشبەختانە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی بە تایبەتی وەزارەتی دارایی گەشتن بەو سیغەیە کە 430 ملیار دینار مناقلە بکەن لە بودجەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانەوە بۆ بودجەی بەکاربەر ئەم 430 ملیارە بە دروستی
دابشکاری ئەکرێ بەسەر مانکانی 10 11 و 12 بۆ مانگێک چەند بۆ هەر مانگێک نزیکی 143 ملیار بۆ 144 ملیارەکە یعنی ئێستا لەگەڵ 761 ملیارەکەی مانگی دا بەڵێ دەبێت 143 ملیاری بخرێتە سەرەوە بەڵێ مانگی 11 دوایەوەی تردێ مانگی بۆ نمونە ئەبێت و حکوومەتی هەرێمی کوردستان بە نزیکەی 95 ملیار بۆ 100 ملیاریش بخاتە سەر ئەم 143 ملیارە چونکە ئێمە کورتهێنانمان هەیە بە نزیکەی 235 ملیار کاتێک کە حکوومەتی عێراقی 143 ملیاری بنێرێت کەوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 94 بۆ 95 ملیار دیناریش تریشەیە بۆی ئەو کورتێنانە پڕ بکاتەوە پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە ئەو 95 ملیارە مانگانە بخاتە سەر موچەی مانگی 10 و 11 و 12 بڵێت مانگانە کورتێنانێکمانەیە بە داهاتی نانەوتی پڕێکەینەوە من ئێمە گەر قسەیەکی خودی یاریدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی پێشوو بریکاری وەزیری دارای حکوومەتی ئێستای عێراقی ڕێباز حەملان بێنینەوە بە نەس ئاماژە بەوەکە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە کە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە مانگانە 350 ملیار دینار تەجاوزەکە بەس نانەوتی باس داهاتی نەوت ناکرێت تەنها داهاتی نانەوتی باستەوەکە کە داهاتی نانەوتی 350 ملیار گریمان 350 نیە گریمان 200 کەوا بوو پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم هەفتەیە کە من بە تەسەوری خۆم بڕوان بەوە هەیە کە ئەگەر بەیانی و 430 ملیارە تەمویل بکرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەری زۆری هەیە بەیانیان دوو بەیانی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕابگەێنرێ بەڵام لێردا یەک مەترسیەک دروستە بێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیلەوە بکاتەوە بەو 430 ملیارە تەنها تەواوکاری موچەی مانگی 10 و 11 بکات تەواوکاری موچەی مانگی 12 دیسانەوە کەوێتە مەترسیەوە کێشە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروستەکە بۆیە ئەبێت بیلەوە بکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم 430 ملیارە دابەشی دوو ناکە تەنها بەسەر موچەی مانگی 10 و 11 و موچەی مانگی 12 دیسانەوە تووشی کورتێنانێکی زۆر بێت و لە مانگی یەکی ساڵی 2025 یان مانگی دو بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەری بگرن باشە بەیدێک هیچ مەترسێک نییە سەرەسەر موچەکان لەلایەن بەغداوە ئەگەر مەترسیەکە بێت لێرە دروست دەبێت سەر موچە ئێمە تەنها پێویستمان بەو کورتهێنانە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 290 ملیار هەیە بۆ پڕکردنەوەی سێ کورتێنانی موچەی مانگی 10 بڵێن داهاتی مانگێک داهاتی ناوخۆ ئەو کورتێنانەی کە بۆ موچەی مانگی 10 و 11 و 12 کە هەر مانگێک نزیکەی 95 ملیارەواتاکە 295 ملیار ناوخۆ پڕ دەکرێتەوە ناکات داهاتی نانەوتی یەک مانگی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا لە ماوەکانی ڕابردووشدا بە ئەنقەست چه دەسەڵاتدارانی یەکێتی نیشتیمانی کوردستان و چه دەسەڵاتدارانی پارتی دیموکراتی کوردستان داهاتی نانەوتیان کاک حەکیم بە ڕێژەیەکی زۆر سەیر و سەمەرەدا بەزاندووە تا ئاستێکی زۆر کەم بۆ نمونە زیاتر لە بەغداوە بێ زیاتر لە داهاتی ناوخۆ گل دەدەنەوە بۆ خۆیان ئەمان پلانەکەیان بەم شێوازەیە وەکو پێشتر بە ئاماژەم پێکرد بیل لەوە ئەکەنەوە 100% داها یعنی پارەی موچە بخەنە ئەستۆی حکوومەتی عێراقی بۆ ئەمە بەستە ڕێکارەکەیان چییە؟ هەڵەسن بە تەواو سفرکردنەوەی داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە بە نمونە ئەگەر تۆ بەس ئەم سنوور بگری داهاتی بۆ نمونە باشماخ وەربگریان داهاتی پەروێزخان وەربگرە لە ماوەکانی ڕابردووە لە بیدایی ساڵی ئەم ساڵدا مانگی وا هەبووە ملیارێک و 500 ملیۆن بۆ نزیکەی 2 ملیار داهاتی نانەوتی بەس تەنها لەو خاڵە گومرکیە بووە بەڵام ئێستا ناگاتە بۆ کەمتر لە 200 ملیاری ڕۆژانەش بۆ بە جۆرێک لە جۆرەکان داهاتی نانەوتیان بە ڕێژەیەکی زۆر بەرچاوی سفر کردووەتەوە تا ئاسی سفرکردن ئەبینی تەواوی ئەو شمەکانی کە لە خاڵە گومرکیەکانەوە چ لە خاڵە گومرکیەکانی سنووری بۆ نمونە پارتی و چ لە خاڵە گومرکیەکانی سنووری یەکێتی داخڵ ئەبن ئەو شمەکانەی کە باجێکی زۆری لەسرە دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی بە قاچاق داخلێکن و ئەو شمەکانی کە کەمترین باجی لەسرە بە خاڵی ڕسمیە داخلێکن و کەمترین باجەکەش ڕاتە خەزینەی وەزارەتی داراییەوە کە ئەو باجەیە کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەک مانگ ئاماژە بەوە ئەکات کە داهاتی نانەوتی لە هەموو هەرێمی کوردستان لە یەک مانگە ناکاتە بۆ نمونە 100 ملیار دیناری عێراقی. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت کاک ئومێد سوارت بە لێکەوتەکانی لەسەر بازار ڕەمدووەکەوتی موچێ لەسەر قوتابخانەکان پرۆسی پەروەردە لەسەر ژیانی کۆمەڵایەتی خەڵک لێکەوتێتیەوەی سەب لە سنووری پارێزگای سلێمانی هەڵابجە ئیدارەکان ڕاپەڕین و گەرمیان بایکۆ دەستی پێکردێتەوە قوتابخانەکان بەشێک لە فەرمانگەکان ئەوە بەشێکی بەڕاستی بڵین لەوە چ بڵێن بەشێکی کەمە بەس دیارە ئەگەر نا تۆ ئێستا ئەگەر ینی دەرگا بە دەرگا لە دەرگای ماڵەکان بی لە گەڕەکانە بە تایبەتی لەو گەڕەکانی کە هیچ سەرچاوەیەکی دارایی تریان نێجگە لەو موچەیە
بزانە لە چی حاڵێکە ئەژین ماڵ هەیە باوەڕتان بێ ینی کە کرێچیە تا ئێستا 3 کرێ خانووی نەداوە خەڵک هەیە ینی موچەکەی 2 ملیۆنە 2 ملیۆنە پێرێ کە مۆلیدەکە چووە بۆ داوای پارەی مۆلیدەکەی لێ کردو پارە وەرگێ بە کوڕەکەی و تۆ بێ بڵێن وڵا پارەمان پێنێ بەخوا پارەمان پێ نییە ئەمە کەسێک کە موچەکەی 2 ملیۆنە حاڵی گەیشتەوە ئەوەی کە 400 هەیە ئەی خاوەن پێداویستیی تایبەت کە 150 200 هەزارێکی هەیە ئەمە چۆن وەڵامی ئەو خەڵکە باتەوە چۆن بژی باشە بەڕاستی ئەمە نەخۆش ناکەوێ میوانی نایە بەڕاستی جلوبەرگی ناوێ حەزی بەچوونە دەرەوە نییە حەزی بۆیە ینی خەڵکیان بە شێوەیەک ینی کارەساتێکی وایان بەسەر خەڵکی ئێمە هێناوە خەڵکی ئێمە ئەخوازێ شەیتان حکمی بکە ئەم دەسەڵاتە حکمی نەکە خەڵک شەیتانی پێ باشتر شەیتانی پێ باشتر بەڵێ شەیتانی پێ باشتر سەرڕاپرسێک بکرێت لە نێوەوەی کە حکومڕانی کوردستان شەیتامیان ئەگەر لە خەڵکی هەرێمی کوردستانە راپرسێ بکرێ بەس راپرسێکە تەزویر نێ بە هەڵبژاردنەکە دیزاینکراوە نەبێ بۆ هەڵبژاردنەکە ئەگەر شەیتان لەسەر ئەم دەسەڵاتە ئەگەر نەیبردەوە ینی زیاتری نێنە کاکە من خوێنم حاڵتان بێ ئەیدام بکەن دەسێدارم بن شەیتان پێویستی بە پارەش نییە بزانم پێویستی بەڵام مەبەستەکەم چییە بۆیە مەسلەی ینی بایکۆت خۆ لە هەولێر و لە دوهۆکیش ئێمە ئاگادارین لە هەوروری درۆکی دوهۆکیش خۆ هەر بایکۆتە بەس ناوێن ناوەچی ناوێن ناوە سەرا متەناوب ناو متەناوب بۆ نمونە خەڵک بەڵێ بەسەرە داوامەکەن ینی بۆ نمونە هەفتەی 2 ڕۆژ ئەو بێت و هەفتەی 2 ڕۆژ ئەو بێت و هەر هەمان بایکۆتەکەی ئێرەیە بەڵام سە بۆ منە خەڵکمان ڕۆشتۆتە هەولێر خەڵکمان چۆ بۆ هەولێر چۆ بۆ بەڕێوەبەراتی کە کەسێک هەیە بڵین کتاب وشتی وای لەدا یا بڵین کوینەکانەکات بڵین کتابە نووسێ گوتیانە وڵا ئەمڕۆ ئەمڕۆ سەرەی نییە متەناوب ئەمڕۆ دەوامی نییە بۆیە لەوێژ هەمان تاسو هەمان حەمامە بەس لێرە ناوەکەیان گۆڕیوە ئەگینا لەوێش بە شێوازێکی تر بایکۆتەیە بەڵام لە ترسیە و دەسەڵاتە ناوێنن بڵێن بایکۆتە بۆیە تقریبا فەرمانگەکان لە سووکە ئیفلیسبوونیەکەەوە نزیک بوون بەڕێوەبەرایەتی هەیە لەم سلێمانیە قوتابخانەنە بەڕێوەبەرایەتی هەیە لەم شارەیە هەفتەی 1 ڕۆژ کارمەندەکانی داوامەکەن ێ بەڕاستی ئەو بەڕێوەبەرە لەوە چێ بڵێم بەڕێوەبەرێکی زۆر بەڕێز بێ لە کاتێکا بۆ فەرمانبەرەکانی کە پارەی بەنزینیان پێ نەبێ نامێنێ خۆم پارەی هەڵ ناقڵێ ئەوەم پارەیە ئەگەر تۆ مانگێک موچە نەهات بەشی مانگێک کرد لادا یا بەشی نیوە مانگێک تۆ بڕت کرد ئێوە نیوە مانگێکیش قەرزت کرد چواردەورەکەشت ینی ئەو پارەی پێ نییە ینی تۆش بداتێ ئەخ ناشکرێت تۆ بەڕاستی ئەم دەسەڵاتەش یا ئەبێ ببی بە کۆیلەی یابی بە بەڕاستی بە دەربار و کاسەلێسی یا پارەکەی هەمووی لای خۆی گیرداوە هەمووی مۆڵ کردووە هەمووی کەڵەکە کردووە بۆیە حاڵ و گوزەرانی گرشێ و لەسەر بازار وێراوێک کە بێ بازاریە حکوومەت بڵێن ئەو هەموو باز و ڕسوماتیشی خستەوە سەر خەڵکی کاسبکار و دوکاندار و هەژار کە دەبێ هەربیشیدا ئەوە بابەتێکی ترەکە ئەمە بەڕاستی ئەوەی کە بەشار کردوێتی لە سووریا ئەمانیش هەمان سیاسەتە بەڵام ئەمان سیاسەتە بەڵام بە شێوەی سەر بۆ ئێستا لەوێ سجن هەیە بۆ منە 59 ساڵ سجنە بۆ لێرە نییە 6 ساڵ سجن بێ چیرۆکی زۆر هەیە لێرەش هەیە بۆ زەحمە نەبێ لە شەڕی ناوخۆیە چەند سەد کەس دیار نییە ئەی ئەوانە لە چۆن بۆ 30 ساڵەویش ئەوشتی ساڵە فەرقی چی لەگەڵ ساڵە ئەم ئەگەر 50 ساڵ بۆ پێش بووە ئێستا 50 ساڵ بوو ئەو ئەینە بووە ئەمان تەمەنەکەیان کەمترە لەو ئینەی تەمەنی هەیە زمانی شۆڕشەوە سجنە ئێستا لای ئێمانە سجنەش بەر نەدراوە بەسەوان جیاوازیان چییە ینی جیاوازی هەیە مادەم باس چووکەوان کەوتن ئێستا بە شارەسەد خۆی 24 ساڵ بۆڵامەوانەوە 33 ساڵە 32 ساڵە 33 ساڵە دڵنیا بەمانی شەکەون بۆیە چینەوە سەرەکە حاڵەتی بازار حاڵەتێک ئەو خەڵکە بەڕاستی ینی کاریگەری لەسەر کۆی بازار کردووە لەسەر تەنانەت دوکاندارێکی ئاسایی کردووە ئەوە جگە لە ئەوانەی کە بەڕاستی بتایبەتیەوەی کە شتی ڕۆژانە نەبێ ئەویش خەڵکەکە ناچارە بڕۆ ئێستا بزانە ئەو چۆرە مارکێتێک دەفتەری قەرزەکەی وەرگرە
دەفتەری قەرزەکەی وەرگرا بزانە ئێستا ئەم دەفتەری قەرزە چەندێک زیاتر بووە باوەڕتان بێ ماڵ هەیە ئێستا توان بتان بم دوای ئیم بەرنامەتان بم ئێستا نزیکی 1 ملیۆن دیناری مارکێت قەرزارە چکم نیەتی مارکێتەکەش ینی بەڕاستی ئێستا مارکێتەکانیش لەمە دوای ناتوانن قەرز بن ئەویش نایمێنێ بەدەستێوە نامێنێ لەو لاوەی کە بەڕاستان باسان کرد باج و خراج و سەرانەیەک و ینی بەڕاستی کۆمەڵێکی زیادە و ناپێویستیان خستۆتە سەر خەڵک لەو لاشەوە ئەو تۆزەم هینەی داهاتە ناوخۆی کە نایەن ناوە داهاتی ناخۆ ئەو بەشەشی ئەو نیوێشی تەسلیمی بەغدا ناکەن بۆ ئەوەی بەغداش هین ببێ وەکو چۆنەڵی یاخی ببێ و بەلەسە بێ ئەو پارەی نەنێرە بۆی هەر بۆ ئەوەی قسەی ئەمان سەر بگرێ ئەوە تا نەوتیشمان تەسلیم کردو و بەغاش هین نانێرێ بۆ ئەوی کە باوەڕ بە کۆیلەکانیان بکەن ینی کۆیلەکانیان چاواشە بکەن بۆیە حکوومەتی هەرێم نەخێرپی ناخۆشە پارە لە بەغداوە بێت کاریگەری ئەم نەدانی موچەیە لە ڕاستی ئێستا لە هەندێک ماڵا لە هەندێک خێزانە گەیشتۆتە سەر ئێسقانی خێزانەکان بە قەرزشی جاری وایە بەخوا ینی چێ بۆ ئەو دراوسێ ینی ئەو قەرزەکەشی دەست ناکەوێت چێت ئەم مارکێت ئێستا هەیە لە مارکێتەوە نەی هێناوەی تر خەرزی دادەنێ ئێستا گواستێتەوە بە مارکێتی چیتر ینی حاڵەتی واشمان هەیە ینی خەڵکەکە وای لێ هاتوو بە قەرز ئەژی بەڵام تاکە دەتوانێت بە قەرز بژی و ئەم دەسەڵاتش باکە و بێخەمە و حەج مێشیش میوانی نییە بۆیە و ئەم دەسەڵاتە من لێرەوە ڕایگەینم بۆ هەموو دنیا منە برم ئێوە زیندون و ئەم دەسەڵاتە چارە نووسی لە بەشار ئەسەد و لە بەعس باشتر نابێ بگرە ڕەشترە بێ چووکم ئەوان ئەگەر بە شێوازێ لە شێوازەکان میلەتەکەی خۆیان بڵین وڵاتەکانی خۆیان چەسەرەوە بەڵام ئەم میلەتێک ئەسەوسێنێتەوە کە خەباتی بۆ کرد قوربانی بۆ دا خوێنی بۆ ڕشت ئێمە خاوەنی سەدان هەزار شەهید و قوربانی بۆ ئەم دەسەڵاتی لێبەرهەمات و ئەم هەرێمەی لێبەرهەمات و ئێستا ئێمە کۆمەڵێ مڵۆزم و کۆمەڵێ بەڵاو کۆمەڵێ بەڕاستی نازانم ینی کۆمەڵێ خەڵک کە چوونەتە سەر سواریگای هاربوون و چوونە سەر کەری شەیتان نایەنە خوارەوە بۆیە چارەنووسی ئەم دەسەڵاتە ئەوە دڵنیا بێ لە بەعس خراپترە بێ لە بەشار ئەسەد خراپترە بێ یەک شتێکە لەم دوایی چۆن لای کاکتۆر ئێمە بزانە لە چی دەسەڵاتی لە وڵاتێکی چەند سەیرە ئەژین لە مەملەکەتێکی چەند عەجیبە ئەژین لە هەموو سەرزەویە لە هەموو وڵاتان دەسەڵاتەکان داوە لە هاوڵاتیانەکەن داوە لە هاونیشتمانیانەکەن کە یاسا جێبەجێ بکەن پابەندی ڕێنمایەکان بن پابەندی یاسا بن بۆ داواکەن ینی داواکەن یا سزا دانێن بۆی خەڵک پابەندی یاسا بێ بەس ئێستا لە هەرێمی کوردستانە ڕێک بە پێچەوانەوەی لە 100 پێچەوانەوەیە خەڵک داواکە لەم دەسەڵاتە تاواکە لەم فەرمانڕەوایانە ئەمان پەیڕەوی یاسا بکەن پابند بن بە یاساوە یاسا جێبەجێ بکەن ئەوە تا خۆتان لەگەڵ بەغدایە کۆمەڵی ڕێکەوتنتان کردووە پابند نابن تەنانەت بەو ڕێکەوتنانەشەوە شتێکی زۆر سەیرە شتێکی زۆر عەجیبە کە خەڵک لێرە داواکە پێچوانی خۆیانەوە و ئەوان پەیڕەوی یاسا ناکەن وەرە یاسا شکێنیەکەن و یاسا لەلایەن سەروەی یاسا هیچ نییە. سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە داهاتی ناوخۆی کە بەڕێزت باست کرد بڕێکی کەمیان ڕادستی بەغدا کردووە مانگی 2 3 4 5 321 ملیاریان بۆ ئەو 4 مانگە ڕادست کردووە مانگی 6 و 7 و 8 و 9 و 10 و 11 دوانزەیان نەکردووە دێتە سەر یەکیش ئەی یعنی هیچ ڕوونکردنەوەیکیش نییە بۆ چیز ڕوونکردنەوەی لەسەر لایەن وەزارەتی دارایی هەرێمیشەوە بڕە پارێ لە چی خەرج دەکرێت بۆ کوێ دەڕوا هەلای لە هەولێر لای بڵێن لای پارتی لە سلێمانی لایەکێتێ هیچ بۆ وەزارەتی دارایی ڕۆڵی چێ لەو نێوەندەدا طبعا بەداخەوە وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی بە مەهامی دابەشکردنی موچە هەستاوە ئەوەندە بە مەهام و گرنگی و ئەرکی سەرەکی خۆی هەڵنەساوە کە دانانی استراتیژێتێکی ئابووریە کە دانانی پرۆژە یاسایی بودجەیە کە کۆکردنەوەی داهاتەکانە و بە شەفافیەت دابەشکردنی داهاتەکانە بۆیە وەزارەتی دارایی زیاتر ڕۆڵی دابەشکردنی ئەو پارەیە بینێت کە لە بەغدا دەوەدێت وەزارەتی دارایی دابەشەکە بەسەر وەزارەتەکانە سەبارەت بە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە هەردوو ئیدارەی سنووری سلێمانی و ئیدارەی سنووری هەولێریش ئێمە گەر تەنها وەکو نمونەیەک ئیدارەی سنووری سلێمانی وەربگرین سایتێکی شەفافیت کە قوبات تاڵەبانی سەرپەرشتیەکە مانگانە بۆ نمونە داهاتی نانەوتی ئەم ناوچەیە بە ڕوونەکاتەوە ئەگەر
تەنها مانگی پێشوە بگرین کە باس لەوە کە زیاتر لە 8 ملیار دیناری عێراقی داهاتیان نەوتیە لە سەموشی داخڵ ناکرێت من ڕوونیکەمەوە لێ ئەم 8 ملیارە بێشک ئەگەر ڕسوماتی گوبنەکان وەربگیرێت تەجاوزەکە بۆ 150 ملیار ئەم نزیکەی 50 بۆ 6 ملیار دینارەی ئۆتۆماتیکیان بۆ ئیکێتی ڕوا کە بە قاچاق بۆ نمونە ئەم بابەتانەی کە داخڵەکرێت بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە سەرچی ئەگەر تەنانەت خودی ئەو 8 ملیارەیان کەس 8 ملیار و کەسرش بۆ فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی خەرج بکرێت ئێستا فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی لەم کێشە و ئەزمەدارەیە نابن کە تیایدان ئەزانی کاک حەکیم تۆ ئێستا بڕۆ بۆ نەخۆشخانەکان حتا بڕۆ بۆ ئەو فەرمانگانەی کە فەرمانگەی بۆ نمونە ئەمنین یان فەرمانگەی پۆلیسین یعنی چ منطقی تایە تۆ دائیرێکی پۆلیسە فەرمانی گرتنی تاوانبارێکەکەی ئەڵێ ئێمە بنزینمانەیە بخینە ناو ئۆتۆمبیلی سیارەکەمانەوە بێ بڕێن بۆ نمونە فلان داواکار یان فلان داواکرا بۆ ڕادەسی پۆلیس بکرێت یان بۆ نەبڕن بهێنن کەوابوو ئەو بڕەپارە داهاتە نانەوتیش کە لە سایتەکانی خودی خۆیانەوە ئاشکرا ئەکرێ بە تەواوەتی ناخرێتە خزمەتی دام و دەستگاکانی وەم سنوورەوە ڕەنەوەی هەولێر لە بەرەوەی ئیبراهیم خەلیل هەیە و حاجۆمران هەیە زیاتری شەداهاتە ناو خۆیەکە بە دڵنیایی وەکو ئاماژە پێکرد ئاڵگۆڕی بازرگانی عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئەوروپا لەو ڕێەوە نیە زانی کاک حەکیم بە هەموو ئەو بەڵگە و دیکۆمنتانە ئەو تێگەیشتن ئابوووریانەی کە هەیە شیکارێکی ورد ئەگەر بۆ داهاتی نانەوتی بکرێت بە دڵنیایەوە پێتیڵێم سنووری پارتی مانگانە تەجاوزەکە بۆ 250 ملیار داهاتی نانەوتی بەس لە سنووری پارتیە کە لە هەردوو پارێزگاکەی هەولێر و بۆ نەدووەکایە بێشک سنووری جگە لە گەندەڵیەکە ئەو باس لە گەندەڵی ناکەم بەس داهاتی نانەوتیەکانەکەم وە لەم سنوورەش تەجاوزەکە بۆ نزیکی 150 ملیار آخر ئەمە قسەی ئێمە نییە ئەمە شیکاری بۆ نمونە یاردەدەری جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری دارایی و ڕاژە کە باس لەوە کاڵێ داهاتی نەنەوتی لە هەرێمی کوردستانە بانگانە تەجاوز دەکات بۆ 350 ملیار دیناری عێراقی یەچی عەجەب بۆ نمونە ئێستا ئەگەر بیشی پێوی وەکو داتا وەک وەرقام سەیری بکەی هاوردەکردنی شمەکەکان ئەمساڵ زۆر لە ساڵی پار زیاترە قاچاقچێتیەکەی ئەمساڵ زۆر لە ساڵی پار و پێرار زیاترە کاتێک کە ئەگەر تۆ وەکو ئەرقام و داتا سەیری بکەی کاتێک هاوردەکردن زۆر ئەبێت بە دڵنیاییەوە بێ داهاتیش بەرز بێتەوە هیچ منطقی تیانە تو هاوردەکردن زۆر بێ بەڵام داهاتت کەم بێتەوە بەس کەوتورەوەی 350 ئەگەر ڕەنگە زیاتریش بێگەر وەماریکەین دەکاتە 8 تریلیۆن و 8 تریلیۆن کەسر بچواتی ببوورە 3 تریلیۆن و 850 ملیار بەڵێ 3 تریلیۆن و 850 ملیار ئەگەر ئەوی بەغدا 320 ملیارێکی لێرە بنیان 3 تریلیۆن نیو لە داهاتی ناوخۆ نازانرێت چۆن خەرج کراوە چی لێ کراوە خەرجکردن بەڕوونی ئەم حکوومەتە ڕێکاری تەواوەتی بۆ دۆزیوەتەوە کە داهاتی ناوخۆ چۆن دەستی بەسەرا بگرێت چونکە عادەتەن زانی کاک حەکیم لە مەسائلی فەسادی مالیە دنیایەک ڕێکاری یاسایی و بە یاساییکردنە دۆزرێتەوە بۆ خەرجکردنی یان بۆ دەست بەستاگرتنی ئەم داهاتە وەکو ئاماژەم پێکرد ئێستا دوو شمەک داخڵەکرێت لە سنوورەکانی خاڵە گومرکیەکانەوە شمەکێکیان ئەگەر وەکو سامپڵ وەکو نمونەوەری بگری ئەگەر باجەکەی بۆ نمونە $1000 بێ بە قاچاق داخڵەکرێ ئەمە $1000 ڕۆتە گیرفانی بۆ حزبەوە بەڵام ئەو شمەکەی کە ڕسوماتەکە یان باجەکەی $100 ئەوە بە ڕێکاری حکومی داخڵەکرێ بۆیە دەست بەسەرداگرتن یان بردننی داهاتیان نەوتی لە هەرێمی کوردستانە زۆر بە یاسایی بە نیزامی ڕێکخراوە تەواوی ئەو داهاتانەی کە ئەبری هەمووی بە ڕێکاری یاسایی بە وەسڵ و موسەنەدات داخڵکراوە چونکە 1 دینار عفومکە 1 دینار لە حکومەتی هەرێمی کوردستانە ناتوانرێت وەربگیرێت کە بە وەسڵ بێت و نەگەڕێتەوە بۆ خەزینە کێشەکە لێردا ئەوەیە بەیانات و وصولات و مستەنەداتی وەزارەتی دارایی بەکار نایەنرێت چونکە ئەگەر بێت و فەرمانبەرێک هیچ فەرمانبەرێک دەسەڵاتی ئەوەی نییە وەسڵێکی $1000 بکات و $1000 نەخاتە ناو خەزینەی دامەزراوەکەی خۆیەوە بۆیە کێشەکە لێرەدا ئەوەیە ئێستا لە خاڵە گومرکیەکانە ئەو وەسڵ و مستەنەداتانەی کە موحدن لە خاڵە گومرکیەکانە لە هەرێمی کوردستان هەر کاری پێ ناکرێ یعنی ئەگەر لیژنێکی چاودێری حکومەتی عێراقی و خاڵە گومرکیەکانی حکومەتی عێراقی بێتە بۆ نە خاڵە گومرکیەکانی هەرێمی کوردستانەوە سیرەکە ئەو وەسڵ و مستەنەداتانەی کەمترین بۆ وەسڵی لێ بڕاوە چونکە هەمووی بە نقاتی بۆ نمونە غیر یاسایەتی هەپەڕێ سپاس دەکەم کاکومێت سەبارەت بە و شەڕە بەیاننامەیە کە بوو لە بینی وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ وریکاری وەزارەتی دارایی عێراق لە پشکی پارتی چۆن لێکی دەیەوە ئەو باسی موچەی کرده بوو ئەوان جوتیان هیچ ڕۆڵێکت نەبووە لە موچە لە بەغدا وەزارەتی دارایی هەرێم و شەڕە بەیاننامەیەکە بوو ئەوەی سلمێنێکە ئەم هەرێمە هیچی بەسەری چۆنیە کەس بە کەسە هەر کەس لە بەڕبەی خۆیە پێوێ
لە ڕاستیە وای لاتوە هەرکەس بەڕبەی خۆی پێوێ لە ڕاستیە من ئەگدو تێبینیم لەسەر ئەو باس ئەچینەوە سەری ئەگدو توبینە سەر قسەکانی کارگوتۆر سایتی شەفافێت کەداندا لە سێم ڕۆژە چۆ 16 ملیار داهاتی ئەم زۆنە لە سێ ڕۆژ لە سێ ڕۆژ ڕۆژی سێم بەتەنها ناڵم سێ ڕۆژ داهاتی سێ ڕۆژ نەک داهاتی بەڵێ بەڵێ داهاتی ڕۆژی سێم گەیشتە 16 ملیار بەس ڕۆژی سێم یەکەم و دووەم نا بەڵام چ خێر لە داهاتی چوارەم ڕۆژە هاتە سەر 4 ملیۆن دینار 4 ملیۆن بەڵێ هاتە سەر 4 ملیۆن دینار لە 16 ملیارەوە بۆ 4 ملیۆن دینار لەبەرەوە کە زانیان ینی دەستەکەیان کەشف بوو بۆیە لەو ڕۆژانەیە ینی سەرۆکی ڕۆتی گەل لە شێخ جەنگیەڵێ ئەو زیاتر چووکم پێشتر لە دەسەڵاتە بووە ئاگاداری ئەم ڕێو شوێنانە هەیە ئاگاداری ئەم ڕێگایانە هەیە پارە چۆنیەت و پارە چۆنە ڕوە لەم ڕۆژانەیە هەمووی سێ ڕۆژە ڕایگەیاندووە ئەڵێ داهاتی ناوخۆ بە بێنەوت کاکتۆر بە بێنەوت لە لای پارتی 750 ملیارە لە لای یەکێتی 250 ملیارە کە ئەمە کاتە ملیارێکی ڕێک و من باوەڕم وایە کاکشێخ لەوە شاخاتری گرتوون ئەگەر نا ئەو پارەیە زیاترە هی دەڤەری کێتی ئەگەر 15 حساب بکەی 16 حساب نەکەی ڕۆژانە ئەکاتە 450 ملیاری ئەم دەبەر نانەوتی لەبەرەوە پارەکە زۆرە بەس ئەمە بۆ کۆ ڕەبووە حیزب بڕە ئەو 350 ملیاری کە ئەڵێن ئەمە تەنها ئەوەیە کە ئەو لە سەرپارچانەی حکومت کۆیەکاتەوە بڵێن بۆ حکومت و بۆ وەزارەتی دارایی هەرێمە ڕوە ئەگینا باوەڕتان بێ دوو ئەوەنە زیاتری ئەو پارەیە من بە یەقین دوو ئەوەنە زیاتری ئەو پارەیە ئەڕاتەوە بۆ یەکێتی و پارتی بۆی لەبەرەوە ینی من بەڕاستی زۆر خاتیانەگرین جگە لەوەی کە ساڵێک و 8 مانگە پارە ئەڕوا وتەبێژی کۆمپانیای پیشەسازی نۆتیەکانی هەرێم ئەپیکۆر لەگەڵ سەرۆکی حکوومەتە ئەڵێ ئێمە مانگانە ینی زەرری 1 ملیار دۆلار 1 تریلیۆن دیناری خۆمان دەکات نانا زیاتر تریلیۆنیە بە 150 تریلیۆنیوێ ئەڵێ ئێمە زەرەرمان لێکەوتووە 500 ملیار لە موچەی مانگێکی موچەخۆران زیاتر بەڵێ بەس لە پارەی نەوت ئەی خێرە هەر ئەمانە پتا 25 سی 2025 2023 هینێکە بڵێن 25 سی 2023 خێرە تەنها 320 ملیۆن دۆلاریانە گێڕایەوە بۆ وەزارەتی دارایی دوایی لە داهاتی ناوخۆ نزیکەی 400-500 تیرانە خستە سەری بڵێن ملیاری تریانە خستەری باشە ئەوەی کاک دکتۆر خاڵێکی زۆر جوانی وت ئێستا کاڵا زیاتر هاوردە ئەکرێ ینی وەکو بڵین لە بازگەکانە لەو مەرزەکانە کاڵا زیاتر هینی پێکرێ زیاتر یەت و ئەڕوات و جۆڵی بازرگانی زۆر زیاترە لەو کاتە بۆ ئەو کاتە حکوومەتی بەناو هەرێم بۆچی ئەیتوانی 500 ملیار لە داهاتی ناوخۆ بخاتە سەرموچە ئەوەی نەوتەکە زیاترەکەی بۆ بخۆ ئێستا بۆچی ئامادە نییە مانگانە 100 ئەوەندە 175 تقریبا 75 زیاترەکە ئەوەندە بە عێراق لەبەرەوە حکوومەتی هەرێم حکوومەتێکی بەڕاستی کەس بە کەسە دوو دەسەڵات دوو بنەماڵە دوو کۆمپانیا دەستیان گرتووە بەسەر مقدرات و داهات و هەموو شتێکیم هەرێمەیە جگە لەوە زیاتر هیچی نیە ئەوەی کە ئینێرن بۆ بەغا ئەو فەرمانبەرێکە جاری وایە ئەم فەرمانبەرە ئیتر ئایا لەگەڵ ڕێزمە ئەم فەرمانبەرە لەوە شێر ئاگای لە خۆی نەبێ کە ئەو لێ دوانانە ئەدا بۆیە لێرەوە وەڵام مێدەنەوە نەخێر وانە و قسەی تۆ ڕاست نییە سپاسم کاکتۆر کاتیشمانەوە بەزۆکو ئێستا پەرلەمان بە حساب یەکەم کۆبوونەوەی کردو بەس ناتوانێت کۆبێتەوە پێکەنانی حکوومەت دیار نییە هیچ چاوەڕێ دەکرێت لەبارەی موچە چاکردن لە داهاتوودا لەم حکوومەت و پەرلەمان بە کورد من بڕوام بەوە هەیە کابینی دێم طبعا دواکەوێت ئەگەری هەیە لە ناوڕەخی ساڵی داهاتووە کابینی دێم پێک بێنرێ ئەوەی کە ئەمێنێتەوە چاوەڕوانی تعدیلی پرۆژێسای بودجەی ساڵی 2025 حکوومەتی عێراقی بکەین کە پەرلەمانی عێراقی کۆبێتەوە دوای پشۆکان کە لە نوێی مانگی یەکی ساڵی تازە دەسەکرێتەوە بە دانیشتەکان کە پشکی هەرێمی کوردستان بۆ خەرجیەکانی بەرمیل 1.16 دلار دیاری بکرێ دوایەوە ئەگەری هەیە لە ساڵی داهاتووە ئەگەر ئەم عەقڵێتە و ئەم بیرکردنەوەیە
یعنی بۆ مێژوو بێت ئەم عقلێت و بیرکردنەوەی کە ئیداری کابینی نوێی داوە ئیداری کابینی دەبدا بەڕاستی ئەم 4 ساڵی کە داهاتوو دی خراپترە بێ باشتر نابێت. سوپاسان دەکەم، سوپاس بۆ هەردوولاتان، زۆر سوپاس، مەمنون و سوپاسیان بەدەبوونتان دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان ڕێگە.